بەڵێم کاتتان باش سلااوتان لێبێ و بەردەوام لە خۆشیدا بن. ئەمڕۆ کاو هەوڵە دەین لە ماوەیەکی زۆر کورددا بە خێرایی هەندێک باس لە پێشکەوتنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی سووریا و ڕۆژ ئاوا بکەین بێگومان لە پەیوەندیدا لەگەڵ تورک و عەرەب واتە باس لە سەردانی ئەحمەد ئەلشەرع ئەکەین بۆ ئەنقەرە کە پێشتر چوو بۆ سعودیا ئێستاکە لە ئەنقەرەیە لامان کاتدا باسی شەڕی نفوزی نێوان عەرەب و تورک دەکەین لەسەر سووریا باسی ئەو حەکەیاتەوە دەکەین کە پێی دەگوترێ یەکێتی کورد من پێی دەڵێم ئیتیفاق وا لە هەمان کەدا مناوەڕێکردن لە ژێر سێبەری ئیسرائیل مەبەستمان لەو کوردانەیە کە بەردەوام ئیتر باسی ئیسرائیل دەکەن ویانیش خۆیان لە ژێر سێبەری ئیسرائیلدا سیاسەتێک دەکەن ئەمە لە ماوەی کوردخایەن و درێژخایەن قازان جوزارەکانی چین باس لەوە دەکەین بەڵام سەرەتا بە چەند هەواڵێکەوە بە چەند زانیاریەکەوە دەست پێ بکەین داوای لێبوردنتان لە یەکەم وەکو هەر جارێک نەخۆشم تاوەکو ئێستاش کێشەی کۆخەم تاو نەبووە لە وڵاتی ئەمە خەڵکێکی زۆر تووشی ئەو نەخۆشیە بووە واتە ڤیرۆسێکە ئیتر وەکو کۆڕۆنایە ئیتر سینگت دادەپۆشێ و ماوەیەکە درێژ تووشی تەنگە نەفەسی دەبی وا لە هەمان کەدا داوەتان لێ دەکەم هەوڵ بدەن لە ئێستاوە لە سەرەتاوە لایک بکەن و لە کەناڵەکانی خۆتان لە سوسیال مێدیای خۆتاندا بڵاوی بکەنەوە لە هەروەکو باسمان کرد لە چەند هەواڵێکەوە لە چەند زانیاریەکەوە دەست پێ دەکەین بە پێی ڕۆژنامەی شەفەق نیوزی عراقی حوسێن عامری پەرلەمانتاری عراق و ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری ئەمڕۆکە سێشەمە هۆشداریدا لە فراوانبوونی بێوێنەی تورکیا لەسەر خاکی عراق و ڕایگەیان بەگشتی چل بنکەی سەربازی کە زۆربیان لە پارێزگای دهۆک و هەولێرن و هۆشیارییدا پەرلەمانی هۆشیاریشیدا کە هەڕەشەکانی تورکیا لەسەر خاکی عراق بە بنچینە وەربگیرن ئەحمەد ئەلشەرع لە تورکایە لێدوانێکی لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا و ئەو لێدوانە پێشتریش ئیتر چاوەڕێمان دەکرد لێدوانێکی بەو شێوەیە بدرێ ئیتر ئەمەیان جارێ قسەی لە سەراکەینی لە بۆ دوایی دەهێڵنین بەڵام لە هەمان کاتدا هەر ئەحمەد شەرع سەرۆکی نوێی سووریا بە ڕۆژنامەی ئێکۆنۆمیستی وتووە حکوومەتەکەی ڕازی کردووە حکوومەتی تورکیای ڕازی کردووە ئۆپەراسیۆنی سەربازی تەواو لە دژی هێزە کوردیەکان لە باکووری ڕۆژهەڵاتی وڵاتەکەی دوا بخات بۆ ئەوەی ڕێگە لە بەرامبەر دانوستاندنەکاندا خۆش بکرێت هەرچەندە ئەو لەمەڕ دانوستانەکانی لەگەڵ کورددا زۆر گەشتبین نییە بابینە سەر ناوەڕۆکی باسەکەدا ئەویش تورکیا یان سعودیا عەرەب ویانیش تورکیا هەروەکو دەزانن سووریا پێشینەیەکی زۆری هەیە لە نێوان عەرەب و عوسمانیدا ئیتر ئەو بنەماڵەی بەشار ئەسەد باپیرە گەورەکانیان ساڵانێکی زۆر لە بەرامبەر ئیستیعماری عوسمانی خەلافەتی عوسمانی شەڕیان کرد لە سووریادا و هەروەها لە سعودیا ئیتر بە خۆتان دەزانن لە سەروبەندی جەنگی جیهانی یەکەم چ شەڕێکی تند ڕوئەدا لە نێوان بنەماڵەی ئەلسعود و عوسمانیەکاندا هەتاوەکو عوسمانیەکان بە تەواوەتی لە خاچی خۆیان دەردەخەن و ئەو سعودیایی ئێستاکەی لێ دروست دەکەن و لەو کاتیەوە مەلک عەبدولعەزیز ئیتر لەگەڵ ئەمریکا ئیتیفاقێکی استراتیژی ساز دەکات و ئەو ئیتیفاق استراتیژی هەتاوەکو ئەمڕۆ جێگای بایەخە و لەو کاتەوە هەتاوەکو ئێستاش یعنی لە دوای جەنگی جیهانیەکەمین هەتاوەکو ئێستاش تورکەکان بەردەوام نەخۆشی دەرونی ئەوەیان هەیە کە چۆن جارێکی تر بگەڕێنەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش تورکە
فتوحاتیەکان یعنی تورکیا ئیسلامیەکان بڵێن بەردەوام نەفرەتێکی وایان لە بەرامبەر عەرەب هەیە کە بۆچی بە قسەی ئینگلیز لە بەرامبەر ئەواندا شەڕی کردووە. ئەمە لە کاتێکدا ئێمە دەزانین لە کۆتایی تەمەنەکانی عوسمانیدا عوسمانی زۆر زۆر بە خراپ مۆدلێکی زۆر زۆر خراپی سەقەتی حکومڕانی لەو ناوچانەدا لە ناوچەی موسڵمانەکان لە ناوچەی عەرەبەکاندا بەرپا کردووە. هەر لە بۆ هەندێش ئیتر عەرەبەکان ناچار دەبن دەست لە بۆ ئینگلیس لە بۆ فەڕەنسا درێژ دەکەن لە دژی وڵاتێکی دیکەی موسڵمان کە دەوڵەتی عوسمانیە و یانش ئیمپراتۆریەتی عوسمانیە. لەو یعنی لەو ماوەیەدا لەو یەک دوو ڕۆژەدا ئەکادیمیسیەنێکی زۆر زۆر بەتوانە کە بەڕێگەز کوردیشە بەداخەوە بە کوردی قسە ناکە ئارزوو یڵماس و بزانم لە زانکۆی ئەمریکیش دەرس ئەڵێتەوە لە کوردستانی عراقدا بەڵام کەسێکە ناسنامەیەکی ئەکادیمی هەیە و هەتا ڕادەیەکی زۆر بەبێ لایەنانە بابەتەکان بە شێوەیەکی ئەکادیمی لێکەداتەوە سەردانێکی دیمەشقی کرد و لەوێدا لەسەر مەسەلەی سعودیا و یانیش تورکیا کۆمەڵێک سەرەدایی باشی کەوتونەتە دەست و لەوێدا ئیتر لە بۆمان باز دەکاتن لەوێ کە لەگەڵ بەرپرسە باڵاکانی هەیەت و تەحریری شام قسەی کردووە ئیتر ئەوانیش باس لەوە دەکەن کە ئێستاکە پەیوەندیەکانی ئەوان لەگەڵ سعودیا زۆر زۆر لە پێشترە. ئێستاکە یەک لەو وڵاتانێک کە لە سووریادا دەوری سەرچی هەیە بێگومان وڵاتی سعودیە ئەمە بەپێی بە پرسیارانی هەیەت و تەحریری شام لە بۆ ئارزوو یڵماس. بێگومان دەبێ ئەوەمان لەبیر بێت تورکیا جاران مۆدلێک بوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی تاقە وڵاتێک کە موسڵمانی لە ناودایە بەڵام وڵاتێکە ناسنامەی سیکولاری هەیە ناسنامەی ئەلمانیەتی هەیە هەتاوەکو ئێستاش ئەو ناسنامەیە لە ڕووی دەستوری لە ڕووی قانونیەوە ماوە و ئیتر لە سەردەمی لە دوای 11 سپتەمبەردا ینی لە دوای ئەوەی ئەلقاعیدا هێرشی کردە سەر ئەمریکا ئەو ناسنامەیە لایەنە سیاسیەکەشی وەرگرت کە ئەمریکا بیری لەوە کردەوە لە بەرامبەر ئیسلامی توندڕە و ناوچەکە تەسلیمی موسڵمانێکی ئیسلامیەکی نەرمڕەو بکرێ ئەو ئیسلامیە نەرمڕەوە چەیە تورکایە و لە بۆ هەندێش نەرمڕەوترین کەس چەیە ئەردۆغانیان هێنا سەر دەسەڵات بەڵام تەماشامان کرد هەروەکو لە هەموو نمونونەکاندا بینیمانە هەموو جارێ باسمان کردووە هەموو ئیسلامێکی نەرمڕەو هەموو ئیسلامێکی باش هەموو ئیسلامێکی قسە خۆش لە کۆتاییدا جێگای داعش دەگرێتەوە هەروەکو ئەوە بینیمان لە مۆدێلی هەموو ئیسلامی دنیادا هیچ موسڵمانێکی نەرمڕەو وجودی نییە بەڵکو جێگەی داعش دەگرنەوە. ئیتر ئێستا کە تەماشا دەکەین ئەو تورکیایە مۆدلێک نییە لە بۆ ناوچەکە لە بۆ خەڵکەکە جاران خاوەن هێز بوو بە هێز ئەیتوانی بڵێ لە ناوچەکەدا مێش بەبێ ئیجازەی من ناتوانێ بفڕێ ئێستاکە ئەمەش نییە تەماشا دەکەین لە شەڕەکاندا بە تایبەتیش لەوەی کە تورکیا لە سووریادا بە ئامرازی عسکەری چی بەدەستهێناوە چی بەدەستنهێناوە ئەمە دیارە تەنانەت لە عراقیشدا لە عراق بێگومان ئیتفاقی هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەڵام ناتوانین بڵین وەکو پێویست تورکیا ئەنجامێکی سەربازی گەورەی بەدەستەخۆ هێنایە لە سەردەمی بەهاری عەرەبیدا کە من ماوەیەک لە تورکیا بووم چەند ڕۆژێک بەڵام ئەو شوێنێک کە من لێی بووم لە تورکیا ژمارێکی یەجگار زۆر خەڵکی سووریا و خەڵکی ڕووناکبیر دکتۆر مهندیس مامۆستا لەوێ بوون و ڕۆژانە ئیتر توانای گفت و گۆمان هەبوو ئەوانە بەردەوام دەیانگوت ئێمە کە لێم دەپرسین لە بەرچ لە بەرامبەر ڕژێمی ئەسد ڕاپەڕین دەیانگوت ئێمە مۆدلێکی سیاسی نوێمان دەیە وەکو تورکیا واتە دەمگوت چۆن دەیگوت دیموکراسی وڵاتێکی دیموکراتە وڵاتێکە نزیک خۆر ئاوەیە لامان کاتدا کەم تا زۆر ناسنامێکی موسڵمانیشی هەیە سیکولارە بەڵام ئێستاکە یەک عەرەبی جیهان بە تایبەتی عەرەبی سووری نادۆزیەوە کە
ئەم قسەیە دووبارە بکاتەوە بەڵکو زمانی خۆیان دەگەزنەوە هیچ کەسێک نییە ئێستاکە بڵێ ئیتر تورکیا مۆدلێکی سیاسیە لە بۆ سووریا ویان لە بۆ وڵاتێکی دیکە لە هەمان کاتدا کێشەی دیموکراسی ئەوەیە زۆربەی زۆری سووریەکان پێیان وایە مۆدلی دیموکراسی ئەمەیە کە لە تورکیا بینیویانە ئەمە لە کاتێکدا تورکیا نەک لە سەردەمی ئەردۆغان لە سەردەمی ئەتا تورکیشدا هیچ کاتێک وڵاتێکی دیموکرات نەبووە تورکیا بەردەوام دیکتاتۆر بووە تورکیا بەردەوام زوڵمی کردووە بەڵام لە سەردەمی داود ئۆغڵ و ڕەجەب تەیب ئەردۆغاندا بێگومان ئەوە گەیشتۆتە ئاستی فاشیزم کە هیچ قانونێک کە قانونەکانی خۆی ناناسێ کە قانونەکانی خۆی جێبەجێ ناکە ینی ئەوانە دیکاریس نەبووە قانونی خۆیان جێبەجێ دەکرد ڕێزیان لە یاسای خۆیان دەگرت وانە بەڵام ئێستاکە ڕژێمێکی فاشیلی فاشیستی جاهیلی ئیسلامی لەسەر دەسەڵاتە تەنانەت قانونەکانی خۆشی جێبەجێ ناکە ئەمە زۆر زۆر گرنگە بۆیە ئیتر تەماشا دەکەین عەرب لە سووریا ئەمە لە لیبیاش تا ڕادێک ئەمە دەبینین چاوی لەوەیە کە چاوی لە مۆدلی کەنداوە یعنی لە جیاتی دیموکراسی لە جیاتی سیستەمێکی دیموکراسی چونکە یەک ئەزمموی دیموکراسیان هەبوو تورکیا بوو ئەویش ئەزممونێکی فاشیل فاشیست هیچ پەیوەندی بە دیموکراسیەوە نیە سەرەتا ئیتر سوێندیان بەسەری برا عەرەبە مسلمانە سووریەکاندا دەخوارد بەڵام لە ئێستاوە سووری تورکیا گەورەترین زوڵمی لێ دەکرێت گەورەترین چەسانەوەی لە بەرامبەردا دەکرێت ڕۆژانە دەیان کوژن ئیتر ئەمە وای لێ کردووە کە ئیتر خەونێکی دیکەی نەبی بۆ مۆدلێکی دیموکراسی بەڵام خەونێکی هەبی بۆ وڵاتێک کە ژیانێکی خۆشی تێدایە خواردنێکی خۆش بخوا سفرەیەکی زۆر زۆر گەورەی لەسەربی ئیتر ئەگەر ژمارەی ماڵەکە 4 کەس من خواردنی 14 کەسی لەسەر بێ ئیتر گڵۆپی گەورە و ئاپارتمانتی گەورە و ئەم جۆرە شتانە ئەمە لە کەنداودا بەدی دەکرێت هەر بۆیە دەمەوێ بڵێم ئێستاکە کەنداو مۆدلێکە لە بۆ سووریا ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە ئینسان بیبێنێ و ئیتر ئەوە لە ڕووی ڕۆحیشەوە تەماشا دەکەین کەسایەتی عەرب بەڕاستی یعنی بۆشایی کەسایەتی عەرب و کەسایەتی ناوچەکە زۆر زار تەماشا دەکەین بە دیموکراسی پڕ ناکرێتە چونکە دیموکراسیەکی تێکێکی فاشیل هەیە لە ناوچەکەدا ئەو دیموکراسیە کە هاتووە دیموکراسی نییە دیموکراسی عێراق دیموکراسی هەرێمی کوردستان سەقەتترین نمونەی دیموکراسی وە هەروەها باسمان کرد دیموکراسی تورکیا تەنانەت دیموکراسی ئیسرائیل یعنی لە سایی نەتەنیاهۆ بێگومان تەماشا دەکەین لە ژێر چه هەڕەشێکدای دیموکراسی ئەمریکا ئەمە بەگشتی وایە بەڵام ئێستاکە ئەو بۆشاییە ئیتر عەرب تەماشا دەکەین دەیهەوێ بە خەونی بە کەنداوبوون پڕێ بکاتەوە ئەو خەونە پێشتر پارتی و یەکێتی دەیانویست ئێمەش بیبینین ئیتر لە سەرەتای 2000ەکاندا بەڵام ئیتر ئەو خەونیان بۆ نەهاتەدی باسی ئەوەش دەکەین بابینە سەر مەسەلەی بەریتانیا ئیتر هەروەها ئارزوو یەڵماس لەگەڵ کاربەدەستێکی زۆر زۆر باڵای هەیئەت تەحریری شام قسەی کردووە هەیئەت تەحریر ئەو کاربەدەستە زانیاریەکی زۆر زۆر گرنگ دەدڕکێنی لەوێدا ئەڵێ بە تەنیا 3 ڕۆژ بەر لەوەی ئێمە هێرش بکەینە سەر حەلەب و هەڵمەت بکەین بۆ سەر دیمەشق 3 ڕۆژ بەر لەوە ئێمە تورکیامان ئاگادار کردوتەوە تورکیا ئاگای لێ نەبووە ئێمە تورکیامان ئاگادار کردیتەوە و کاربەدەستانی تورکیا گاڵتەیان پێکردوینە ئەمە نیشانەی چی هاوڕێیان ئەمە نیشانەی ئەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەی دەقەومێ تورکیا نییە بەڵکو بریتانیایە بە تایبەتی لە سووریا و لە عێراقیشدا ئیتر بەریتانیایە بەڵام دوایی دێنە سەرەوە ئایا بەریتانیا بەتەنیایە یان فەڕەنسای لەگەڵدایە ئەمریکای لەگەڵدایە و دێنە سەرەوەش کە کورد کە باسی ئەمانە دەکەین کورد یەکسەر دەپەڕێتەوە بۆ خۆش خەیاڵی خەیاڵ پڵاوی ئیتر وەکو بڵێ لە ئایندەدا تورکیا هیچ ڕۆڵێکی نەبێت ئەمەش نییە
ئیتر نام هەوێ ئەو تووشی ئەو خەیاڵ خۆشیەتان بۆ بکەم. هاوڕێن من لە مانگی جانیوەری 6 جانیوەری 6/1 2021 یعنی 4 ساڵ بەر لە ئێستا. ئەو کاتە کەناڵێکمان هەبوو بە ناوی پەنجەرە میدیا، ئیتر لەوێدا ڤیدیۆیەکم بڵاو کردەوە و بە دوور و درێژی باسم لەوە کرد کە لە ناوچەکەدا ئیتر لە ناوچەکەدا بەریتانیا بە دوای هەڵمەتێکی زۆر زۆر گەورەیە و هەموو ئارگومنتەکانم خستنە ڕوو کە ئەو ئارگومنتانە تا چ ڕادێک و لە چ ڕێگایەکەوە بەڕێوە دەچن و ئامانجەکەی چییە. ئێستاکە هەوڵەدەم بۆ ئەوەی تۆزێک نیشانتان بدەم، هیوادارم بتوانم لێرەدا بڵای بکەمەوە، هیوادارم دەنگی بۆتان بێ، نازانم ئەمە بەڵام کورتێکتان نیشان ئەدەم. بەڵێ جستوسیا لە لیبیایە هاتیە جیهانێ باوێوی وێدەمێ لە لیبیایە بەکارە استخباراتیر مژول بووە پشترا بە ئەرکا جاسوسی چوویە سۆڤیێتێ. ریچارد مور دەمەخۆش زارۆکاتی لە رووسیا دەرباز دەکێ لە زانینگەها ئۆکسفۆرد زانستا فەلسفی سیاست و ئابوور لە تورکیە بە راسبی یانژی لە وابزان بەسا. ئیتر لەوێدا باسم لەوە کرد کە بەریتانیا بەنیازی چییە، چ ڕۆڵێکی گەورە لە ناوچەکەدا دەبینێ و ئامانجی بەریتانیا لە جیۆپۆلۆتیکی سەدەی 21میندا چییە. باسم لەوانە هەمووی کرد، ئەوانەی حەز ئەکەن ئەتوانن بخوێنەوە لە بەشی کۆمنتیشدا لینکەکە دائنێم. بێگومان ئەو کەناڵە ئێستاکە ئاکتیڤ نییە، ئیتر بەڵام ئەو کاتە لەوێدا پەخشمان کرد. و هەروەها ئێمە دەبینین لە ڕیفراندۆمی ساڵی 2017دا تەماشا بکە لەو ڕیفراندۆمایی کە ئیتر سەرانی کوردایەتی ئەنجامیاندا. ڕاستە حکوومەتی ئەمریکا قسەی دەکردووە قسەکانی ئەو زیاتر داهاتنە بەرگوێی ئێمە، بەڵام ئەگەر کۆی لە دووارەکان کۆ بکەینەوە و بەراوردیان بکەین دەبینین کە کۆنسۆڵی بەریتانیا هەم لە تورکیا و هەم لە عێراق زیاتر قسەی لەسەر کردووە. ئەو کاتە کۆنسۆڵی بەریتانیا لە تورکیا کێ بوو؟ ریچارد مور بوو. ریچارد مورد ئێستا چێە؟ ریچارد مورد ئێستاکە سەرۆکی MI6 یعنی دەستگای هەواڵگیری بەریتانیا و کە لە سیاسەتی دەرەوەدا ڕۆڵێکی زۆر زۆر گرنگی هەیە و لە سیاسەتی سووریادا بە پێی زۆربەی زۆری چاودێرەکاندا ریچارد مور و MI6 دەوری ماستەرمایندیان بینی لە پێگەیاندنی هەیەت تەحریر شام و لە گۆڕینی ئەلقاعیدەوە بۆ نووسرا و لەوێشەوە بۆ هەیەت تەحریر شام و هەتاوەکو ئێستا کەش هێنایەنە سووریا و هێنایەنە سەردەسەڵات. ئەمە هەموو ڕۆڵی بەریتانیا نیشان ئەدا. ئایا بەریتانیا لە ئایندەدا ئەمانە دەهێڵیتەوە؟ بەریتانیا ئیستخباراتی بەریتانیا بەردەوام و ئەمریکا شوایە، بەڵام ئەمە زیاتر لە ڕێگەی بەریتانیاوە دەکرێت بەردەوام ئیسلامیە سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەکاردێنن بۆ مەبەستی خۆیان، بۆ نمونە بۆ ئەوەی قەزافی بڕۆخێنن، بۆ ئەوەی ئەسەد بڕۆخێن، بەڵام دوای ماوەیەک تەماشا دەکەن ئەو ئیسلامیە سیاسیە ئەو ئیسلامیە سیاسی نییە کە ئەوان بیان هەوێ و زەرەر لە بەرژەوەندیەکانی ئەوان ئەدا و کۆتایی پێدێن و شتێکی کە دێنەوە سەردەسەڵات. واتە ئیسلامی سیاسی تەنانەت تورکیاش ئیتر ڕۆڵی زبڵدانی هەیە، یعنی ڕێگاکەی پێپاک دەکەنەوە بەتەنیا، ڕێگاکانی پێپاک دەکەنەوە، دوای ئەوە ئیتر کۆتاییان پێدێ دەوریان نامینێ. ئەمە لە زۆر شوێندا دەبینین لە ناوچەکەدا پێویست ناکە زۆری لەسەر بڕم. لە هەمان کاتدا ئێستا کە زانیاری ئەوە دەگاتە بەرگوێمان کە بەریتانیا لە ناوچەکە لە عێراق لە سنووری نێوان مەخمور و مووسڵدا خەریکی سازکردنی بارەگایەکی سەربازی زۆر زۆر گەورەیە. ئەمە لە کاتێکدا کە ئەمریکا وایانش دۆناڵد ترامپ ئەڵێ ئەکشێمەوە
کاکەواتە ئەکشێتەوە ناوچەکە لە بۆ بەریتانیا بەجێ دێڵی لێرەدا ناتوانین هەروەکوتم باسلەوە بکەین کە ئاکتۆرەکانی دیکە هیچ ڕۆڵێکیان نییە بۆ نمونە فەڕەنسا ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە ڕاستە یاریەکە لە ڕووی ئیستیخباراتیەوە بەریتانیا بەڕێوەی دەبا بەڵام لە ڕووی دیپلۆماسیەوە تەماشا دەکەین لە ڕووی دیپلۆماسیەتی شاراوە ڕۆلی فەڕەنسا ناکرێ بە بچووک ببیندرێ بە تایبەتیش ئەو کۆبوونەوانەی لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک دەکرێن لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی شام لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و دورزیەکان لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و عەلەویەکان لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و یەپەگە و ئەو کوردانەی لەسەر خەتی بارزانینە ئەنەکەسا ئەمانە هەمووی هەتاوەکو ئێستا فەڕەنسا ڕۆلی تێدا دەبینی و لە هەمان کاتدا ناکرێ ئەمەش ڕەچاو نەکەین هەم لە عێراق هەم لە سووریادا تورکیا هیچ ڕۆڵێکی نابێ لە ئایندەدا نەخیر ئەمانەش دەبن بەڵام چۆن دەبێ جارێ ئێمە ئەوە نازانین هەر لە بۆ هەندێک ویستم خوێنەری کورد وها تووشی ڕووداوگەلێک و ینیش خەیاڵ پلاویەک نەکەین کە بە تەنیا وێنەیەکی ڕەشیان سپی لە لای دروست بێ وێنەکە نەڕەشە و نەسپە شتێکی دیکەیە ئیتر بابینە سەر ئەوەی سووریا و کورد یعنی لەو بەرنمەیەدا بێگومان باس لە هەندێک شتی ئەخلاقی دەکەم ینی تەماشامان کرد لەو ڕۆژانەدا بە ئاشکرا بینیمان کە نەحکوومەتی ئەڵشەڕە نا هێزەکانی سووریای دیموکراتیک مەرجەکانی یەکتری قبول ناکەن یعنی ئەمە واتای ئەوە دەگەینێ کە دەبێ ڕێگایکی ناوەڕاست بدۆزرێتەوە ئەو ڕێگا ناوەڕاستە لە هەمان کاتدا دەبێ کەم تا زۆر تورکیاش ڕازی بێ بەم ڕێگایە لە بۆ هەندێک تەماشامان کرد لە دوانێکی مەزلوم عەبدیمان بینی لە دژی حکوومەتی ئەڵشەڕە چونکە حکوومەتی ئەڵشەڕە کە پێک هات جگە لە ڕیژدارە ئیسلامیەکان جگە لە پیاوە ڕیژدارە ئیسلامیەکان کەسی دیکەی لەگەڵدانە و لە تەنشت ئەحمەد ئەڵشەڕەدا بکوژانی کوردەکان بکوژانی هەلەف و سەدان ئافرەت و ژنی دیکەی بەناودەنگ کە نەک بەتەنیا لە بۆ ئێمە لە بۆ ئەمریکەکان لە بۆ فەڕەنسیەکان لە بۆ بەریتانیەکانیش کەسایەتی زۆر گرنگ بوون و ئەمانە ژن بوون بە ناسنامەی ژنەوە ژنبوونەوە هاتبوونە ناو سیاست بەڵام لە ڕێگادا تەماشا دەکەی ڕێگا لە ئۆتۆمبیلەکەیان دەگرن ئیتر بە مردووشەوە تەجاوزی پێدەکەن و دەیکوژن ئیتر ئەمانە ئێستاکە لەو حکوومەتەنە هەر لە بۆ هەندێ مەزلوم عەبدی گوتی دەبێ ئەو حکوومەتە حکوومەتێکی سیکولار بێت تەماشا دەکەی ئیسلامیە سیاسەکانی کوردی عێراق کە نە عەقڵیان هەیە نە هۆشیان هەیە نە ئەخلاقیان هەیە هیچیان نیە خۆ ئەتو هەزار یەک سەعات قسەیان بۆ بکەیت بەڵام کە باست لەو شەی علمانی کرد ئیتر هەمووی دەڕوا بەتەنیا ئەو ئەلمانیە دەمێنێتەوە ئیتر دەستیان بە جوتە لێدان کرد لە بەرامبەر مەزلوم عەبدی بەبێ ئەوەی پاشخانەکە ببین بەبێ ئەوەی وێنە گشتێکە وێنە مەترسی دارەکە ببینە ئیتر ئەمانە ئێستاکە هەن بەڵام ئەمەی لە کۆتاییدا ئەمە یەکلایی دەکاتەوە ناو ئیسلامیە سیاسیانە دیمەشقن نەهێزەکانی سووریای دیموکراتیکش بە تەنیا ئەتوانن ئەمە بکەن و نە ئەمانەی لەسەر سۆسیال مێدیادا جوتە لێ ئەدەن و ئەڵێن پێیان وایە ئەلمانیەت کافرە دەمەخصص ئەتۆ لە ژێر حکمی ڕژێمێکی ئەلمانی وەکو تورکیا زیاتر لە 20 ساڵە ئیسلامگرایی دەکەی داعشی دەکەی تۆقێنەری دەکەی ئەتۆ لە ژێر حکمی ئیستیخباراتی وڵاتانی ئەلمانی وەکو ئیسرائیل و وەکو ئەمریکا وەکو فەڕەنسا وەکو بەریتانیا چەندین ساڵە خۆت بەخێو دەکەی ڕێگات پێدەدەن ئیخوان المسلمین بارەگا سەرچەکەی لەکوێیە فینانس و پارە و داهاتی ئیخوان المسلمین لەکوێیە مزگەوتەکانیان شوێنە سەرچەکانیان لەکوێن لە بەریتانیا نین ئینسان ئەوەندە بێدەماغ نەبێ ئەحمەق نەبێیانی بەڕاستی یان ئەحمەق مەبە یان کە ئەحمەق بووی ئیتر بەشداری لە بابەتی سیاسی مەکە و خۆتی تێدا هەڵمەقڕتێنە ئەوەی ئەو بابەتە یەکلایی دەکاتەوە بە دەرەجەیەک بە پلەیەک سەردانی نەتەنیاهوەیە بۆ ئەمریکا چواری ئەو مانگەوە بزانم ئەنجام دەدرێ ئەگەر هەڵە نەبم ئیتر چواری ئەو مانگیان مانگی ئایندێ بە
تاکید نازانم یان مانگی چوارە بەڕاستی نازانم ئیتر ڕووداوەکان ئەمەە زۆرن لە بیرم بچووە بەڵام چوارە ئیتر ئەم کاتە نەتەنیاهۆ لەگەڵ ئەمریکا ڕنگ بتوانێت ئەو بابەتە بە شێوەیەک لە شێوەکان یەک لا بکاتەوە کە ڕژێمی ئایندەی سووریا بە پێی ئەوان چ ڕژێمێک دەبێت بەڵام بە هیچ شێوەیەک ڕژێمێکی ئیسلامی ڕژێمێکی مرکزی نابێت چونکە ئیسلامیەت یعنی مرکزیت لە سووریاش دەشتیوە زۆر زەحمەتە یعنی لە کوردەکان گەڕێن ئێستاکە دروزیەکان نیمچە هەرێمێکی خۆیان پێک هێناوە ئیتر لەوێدا لەگەڵ ئیسرائیل ئیتفاقیان کردووە چەچیان پێە دەیچیەکەی کام وڵاتی ئیسلامی دێتە یارمەتیت لە دژی ئیسرائیل شەڕ بکە لەسەر ئەم سنوورە هێشتیوە باشە لە بۆ دروزیە کەمینەکان ئەوە بێ لە بۆ کوردەکان چۆن نابێ کە ژمارەیان دەقاتی ئەمانە کە هێزیان 20 قاتی ئەمانە یعنی ئەمانە هەمویان بابەت گەلێکن ئینسان دەتوانێت باسییان لێوە بکە لە ئێستاوە ئەمە ببینی ئیتر ڕۆڵێک بە تورکیاش لەو بارەوە دەدرێ بەڵام وەکو وتم ئەمە دیار نییە دەبێت لە نێوان سعودیە و تورکیا و ئیسرائیلدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ یانیش ناڕاستەوخۆ دەبێت لێک تێگەشتنێک هەبێ لێک تێگەشتنێک هەبێ کە ئەو ڕۆڵانەی بەیەکتری ئەدەن چین کامیان ڕۆلی زیاتری پێدرێک هامیان ڕۆلی کەمتر سەبارەت بە یەکێتی کوردەکان کە بەشێکی لایەنە سیاسەکان پەیدەن یەکێتی نەتەوەی ئەمن بە ئەمن ئەو جۆرە چەمکە بەکار ناهێنە ئەمە ئیتیفاقی سیاسی بەکاردێنم لەو بارەشەوەی تر ئەوەی هەری نوێ لێ دوانی ئالدار خەلیل هەیە ئالدار خەلی کەسایەتێکی کەسایەتێکی گرنگە لە ناو خۆستەریدا و ئالدار خەلیل بەو کەسە ناسراوە کە پەیوەندێکی زۆر باشی لە نزیکەوە لەگەڵ قەندیل هەیە و شتە ئایدۆلۆژیەکانی قەندیل بڵاو دەکاتەوە لەو لێدوانەیدا ئیتر ئەنە کەسە بە تەواوەتی تاوانبار دەکەم ئەڵێتن ئێمە هەموو شتێکمان بڕان بووە چاوەڕوانی کۆبنەوەی ئەوانمان دەکرد نهاتن بۆ نهاتن وڵات چوینە هەولێر ئەفەندی چویتە هەولێر پرسیارێک بە کاچی بکاتن نهاتن بەشداری کۆبوونەوەیان نەکرد ئێمە لە ساڵی 1920دا دەمانویست شتێکی وا ساز بکەین ئیتر گوتیان ئەنە کەسە نەیکەین باشترە باش ئێمە 5 ساڵی دیکە بوەستی وا دەڵێ ئیتر لە هەمان کاتدا گاڵتە بەوانە دەکە منیش گاڵتەم پێکردن بەوانەی کە چەپڵیان بۆ دیداری مەسعود بارزانی و مەزلوم لێدا ئیتر منیش گاڵتەم بەوانەکردنەوە تاوەکو ئێستاش گاڵتەی پێ دەکەم ئەمە شتێکی زۆر ئەحمەقانە بوو کە مرۆڤ بە جامێک ئاو بکەوێتە مەلە و ئەمە نەوەک بەتەنیا لە ئینگرانی پارتی دیموکراتی کوردستان بەڵکو لە ئینگرانی پەکەکەشەوە کە ئەوانەی غەریبی هەولێریان کردیە ئەوانەی چاویان لێ ئەم ڕووناسبەی پەیوەندیکەن هەندێک خۆشنەوە بۆ ئەوەی ئەوانیش بچن سەردانێکی هەولێر بکەن ئەمانیش ئیتر تەماشا دەکەین لە سوسیال مدیاکانیاندا لە تەلەڤیزیۆنەکانیاندا دەیانگوت ئەو وێنەی کە چەندین ساڵ ئیتر چاوەڕوانمان دەکرد ئەو وێنێ ئیتر دروست بوو وەڵا هەردوو ئێمەکە مەسعود و مەزلوم کۆبووینەتەوە بەڵام لە ئەساسدا شتێکی وەها گرنگ نییە هەروەکوتم هەتاوەکو ئێستا شتێکی وا گرنگ نییە ئەمە لە ئایندەدا شتێک دەبێیان نەبێ گومان دەبێت شتێک ببێ سەبارەت بەوەی بابەتێکی دیکە کە کاریگەری ڕێک بێ کەم تا زۆر لەسەر سووریا هەبێ ئەویش لێ دوانی ئۆجەلانە هەتاوەکو ئێستاش ئاکتیڤە یعنی زۆربەی زۆری سەرچاوەکانی دەم پارتی باس لەوە دەکەن کە پازدەی ئەو مانگە دەبێ ئۆجەلان لێدوانێک بداوە لێدوانەکەشی ئیتر پەیوەندی بە ئاشتی و ئیتر چەکدانان هەیە و چەکدانەکە ئیتر مەبەستی چێ ئەمە دیارە خۆ ئۆجەلان ناتوانێت بڵێ بە هێزەکانی سووریای دیموکراتیک چەکدامنێ هێزەکانی سووریای دیموکراتیک زیاتر لە 10 ساڵە ئەمریکیەکان بریتانیەکان فەڕەنسیەکان پەروەردەیان دەکەن هاوپەیمانی نێودەوڵەتی پەروەردەیان دەکەن ئەگەر ئەوان بیان هەوێت چەکی پێدادن ئەو گوتارە ڕووی لە قەندیلە و قەندیل بە شێوەیەک وەڵام دەداتەوە جارێ نازانین هەتاوەکو ئێستا وەڵامی غامز و نادیار هەنا
ئیتر شتی ناکۆکەنە بەڵام لە بەرامبەر ئەمانەدا بێگومان ئۆجران دەبێ هەندێک داواکاری دیکەشی هەبن لە کۆتاییدا دەمەوێ بە تەنیا بە بابەتێکەوە کۆتایی پێبێنم ئەویش شتێکەکە زۆر لە سوسیال میدیادا لە تەلەڤیزیۆنەکانی لە تەلەڤیزیۆنە گەورەکانیشدا بەڕاستی تەلەڤیزیۆنە گەورەکان مەبەستن تەلەڤیزیۆنە حیزبی کوردیەکانە باس لەوە دەکرێت ئەوش پەیوەندی کورد و ئیسرائیلە یعنی ئەمە خۆسەری دیموکراتیک جاروبار بەکاری دێنی پەکێکە جاروبار دەی هەوێ گوایە تورکیای پێ بترسێنێ و ئەمن لەو بارەوە بەڕاستی بۆ چوونی تایبەت بەخۆم هەیە یعنی بێگومان پەیوەندی لەگەڵ ئیسرائیل و یانیش بەکارهێنانی لۆبی ئیسرائیل بەکارهێنانی ئیسرائیل لە ماوەی کورتخایەندا یارمەتیت ئەدا بۆ ئەوەی لۆبی بکەی و ئیسرائیلەکان لۆبیت بۆ بکەن چونکە کوردەکان نە ئەو توانیان هەیە نە ئەو ڕووبەرە فراوانەی لۆبیان وەکو بڵێ لە فەڕەنسا وەکو بڵێ لە بریتانیا و یانیش لە ئەمریکا لە ناو کۆنگرێس و لە ناو سێناتدا ناو توانیان هەیە ئەو توانێت خۆی لە خۆیدا توانای سیاستکردنیشیان نییە یعنی کوردەکان بۆ ئەمەنە باسی ئیسرائیل دەکەن ئەمانەی باسی ئیسرائیل ئەمەنە دەکەن چێنە ئەمانە بەڕاستی زۆربیان ئەمانن کە ناتوانە سیاستێکی دیکە بەئافرین زۆربەی زۆریان ئەمەن و ئەمە تاوەکو دێ زۆر دەبێ و دەگاتە ئاستێک کە هەندێک زار بۆنی مەترسیدار و بۆنی فاشیزمیشی لێدێ لەلایەک هەروەکووتم ئیسلامیەکانمان هەنە ئەو ئیسلامیانە ئەگەر 1000 ساڵی دیکەش ئەردۆغان کوردەکان بکوژێ کوردە مسلمانەکان بکوژێ مزگەوتەکانیان بتەقینەوە هیچ قسە ناکەن تەنانەت ئەمانەی کوردستانی عراقیان تەماشا بکە تەماشایان بکەن مەسەرەن نامەوێ ناویان بهێنم بەڵام ئەمانەی کە پێشتر ئەندام پەرلەمان بوونە چ لە ناو گۆڕان چ لە ناو بزوتنەوە ئیسلامیەکاندا ئەندام پەرلەمان بوونەوەیان هەندێکیان ئێستاش ئەندام پەرلەمان 24 سعات باسی موچە دەکەن باسی نەعەدالەتی یەکێتی پارتی دەکەن ئەمە کە ئەمە شتێکی زۆر باشە بەڵام یەک جاریش بۆ یەک جاریش ئیتر بۆ یەک جاریش ئەتۆ باسی ئەوە بکە کە تورکیا چی دەکات چ زۆرە قەتل عامێک دەکات چ زۆرە زوڵمێک دەکات باس لەوە بکە چ زۆرە زوڵمێک لە کوردە مسلمانەکەت دەکات بە هیچ شێوەیەک ئەمە ناکرێت وە لە کاتێکدا کە یەکێک باسی جوولەکە بکە ئیتر وەکو بڵێ ئیتر وەکو بڵێتر کوفرێکی زۆر گەورەی کردو نەخیر لە ڕووی تەکتیک چیەوە لە کورد ماوەدا کوردەکان ئەتوانن سوودێکی زۆر لە سیاسەتی ئیسرائیل ببین لە ناوسەکەدا ئەمە شتێکی ڕەوایە شتێکی ڕاستە شتێکی باشیشە بەڵام لە درێژخایەندا ئەگەر ئەتۆ هیچ سیاسەتێک نەئافرێنی لەگەڵ هێزەکانی ناوچەکەدا نەتوانی ئیتر ناچاریان بکەی و لەسەر مێزدا گفتوگویان لەگەڵ بکەی و لەسەر مێزی گفتوگۆدا ئیتر هەندێک شتیان لەسەردا لەگەڵ ئیتر کۆتایی ببڕینەوە ئەم کاتە ئەتۆ بەڕاستی ڕنگ بێ ئەو پەیوەندیانت ئەو بانگەشانت لە بۆ ئیسرائیل زیانێکی زۆر گەورەت پێ بکەین مەترسیەکە لێرەدایە یعنی هاوڕێیان لەبیر مەکە ئیسرائیل وڵاتێکی بەهێزە تەکنۆلۆژیایکی زۆر گەورە هەیە لۆبی زۆری هەیە لەسەر ئابووری جیهاندا کاریگەری هەیە ئەم لەسەر زانست کاریگەری هەیە ئەمانە هەموو بەجێگای خۆیدا بەڵام ئیسرائیل هەتاوەکو ئێستا مەسەرەی غەزەی پێ چارەسەر نەکراوە مەسەرەی غەزەی پێ چارەسەر نەکراوە ئیسرائیل تەماشا بکە یعنی ئەگەر ژمارەیەکی کەمیش بن لە ئاڵوگۆڕی دیرەکاندا دەبین هەتاوەکو ئێستا حەماسەکان لە سەجادە دەگەڕێنیان لێرەدا نامانەوێت نمونەیەکی وا نیشان دەین کە حەماس سەرکەوت نەخێر حەماس گەورەترین کاری نائەخلاقی کرد لە دوای 7 ئۆکتۆبردا کارێکی زۆر بێ ئەخلاقانەی کرد و دەبێ باجەکەی بدە بەڵام ئەوە واتای ئەوە نییە کە ئیسرائیل کاری خراپی نەکرد ئیسرائیل لەسەر بنەمای سۆشیال داروینیزم دەژی لەبۆ ئەوەی من هەبم دەبێت ئەوانی دیکە نەبن فەڵەستینی هەڕەشەیە لەسەر من دەبێ ببڕێ دەبێ دەربکرێ نابێ بمینێ نابێ هەبێ ئەوە خۆی لە خۆیدا سۆشیال داروینیزمە نەخیر کێشەکەی تۆ دەوڵەتەکەی تۆیە
ئەو پەیوەندیەی کورد لە ماوەیەکی دوور و درێژدا لەگەڵ ئیسرائیل ڕنگ بێ زیانی هەبێ بۆ زیانی هەبێت چونکە ئیسرائیل مەبەستن دەوڵەتی ئیسرائیل نەک جوولەکە نەک ئاینی جوولەکە بەڵام دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ تەبیعەتی ناوچەکە ناکوزی ئەمە حقەتێک پێت خۆشە پێت ناخۆش تەبیعەتی ئەو دەوڵەتە لەگەڵ ناوچەکە و لەگەڵ خەڵکەکە ناگونجی و دیارە ناڵێن دەوڵەتی ناوچەکەدا دەوڵەتی گەلک باش و شەریفن دەوڵەتی یەک لە دوای یەک خراپن دیکتاتۆرن داڕزاون گەندەڵن ئەمانە هەموو بەجێگای خۆ بەڵام ئەو دەوڵەتانەوە خەریکە یەک بێک هەڵدەوەشێنەوە لێرەدا ناکرێت و دەوڵەتێکی وەکو ئیسرائیل بە مقدەس ببینی کە ئەگەر 7 ئۆکتۆبر ئیسرائیل لە 7 ئۆکتۆبردا ئەو کاری نەکردبایە ڕنگ بێ ئێستاکە ئەو دەوڵەتە گۆڕانکاریش زۆر گەورەی بەسەردا هاتووە ڕنگ بێ ئەو نەتەنیاهۆی ئێستا لە زیندان بووە لەسەر گەندەڵی لەوەشدا گومان هەیە بەڕاستی ئەو حەماسە لە 7 ئۆکتۆبر ئەو کارەی بۆ چێ کردیان ئەمە زۆر گرنگە لە بۆ هەندێک لەو چوارچێوەیەدا بەڕاستی من تکاکارم کە مرۆڤەکان هەندێک بە هۆشیارتر نەک بە هەستیاری و نە بە کاردانەوە دژی ئیسرائیل لە چوارچێوەی ئایدۆلۆژیای کۆنەپەرستی ئیسلامی دواکەوتودا کە لە ژێرەوە هەر هەمویان پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە بە تایبەتیش تورکیا من دوێنێ تەماشای گوێم لە رادیۆی ئیسرائیلی دەگرتی تر بە ئاشکرایی تر دەیانگوت ئێمە بۆ دەبێ ئەوەندەش دژی ئەردۆغان بێ ڕاست ئەردۆغان زۆر قسە دەکا بەڵام لە کرداردا هیچ شتێک دژی ئەمە ناکە هەموو شتێک لە بۆ بەرژەوەندی ئێمە دەکا ئاڵێ ئەگەر ئەردۆغان نەوتی لەسەر ئێمە بڕێ وایە لەسەر دەمی ئەو شەڕەدا فڕۆکەکانمان نیان دەتوانی بچن لە غەزە ئەوە بکەن ینی بۆمبە باران بکەن یعنی نیان دەتوانانی کۆمەڵکوژی بکەن نیان دەتوانانی موسڵمانەکان بکوژن نیان توانێت خەڵکی فەڵەستین بکوژن ئەگەر ئەردۆغان بەس نەوتی لەسەر بڕێ وای بەڵام ئەردۆغان نەوەک نەوتی لەسەر نەبڕین مادەی کیمیاوی مادەی ئەو کەلوپەدانی کە چی لێ دروست دەکرێن وەکو ئاسن بە ئێمەیدا هەتا وەکو ئێستاش بە ئێمەیدا کە ئاستی بازرگانی کردە 6 قات لەگەڵ ئێمەدا لە دوای 7 ئۆکتۆبردا بەڵام لەسەر شاشە بێگومان قسە دەکە ئەو قسەیە هیچ سوودێکی هەیە نەخێر ئەو قسەیە بەتەنیا چییە بەتەنیا ئیتر مسلمانەکی گێژ و هێژ ئیتر مۆرفین دەکە سڕ دەکە مشکی سڕ دەکە هیچی دیکە نییە ئیتر ئەوە لە بۆ ناسیۆنالیستە کوردەکانیش بە هەمان شێوە یعنی ئەو ئیسرائیل و ئیتر گوایە هەموو ڕۆژێ لە کۆرن و لە ئەڵمانیا خۆ پیشاندانی برایەتی نێوان ئیسرائیل و کوردەکان دەکرێن و ئاڵای ئیسرائیل و ئاڵای کوردستان بەرز دەکرێتەوە من لەو شوێنانە لە دوو شوێن بەخۆشم ئامادە بووم یەک ئیسرائیلیتیانە هەمویان کۆمەڵی کوردی نۆکەر و بێعەقلن یەک دوو ئاڵای ئیسرائیلیشیان بڵاو کردە بڵند کردیتەوە ئەسڵ ئەساسی ئەمە لە نەتیجەی بێچارەگە لە سیاسەتدا لە نەتیجەی نەخۆڵقاندنە لە سیاسەتدا ئیتر ئەمانە کۆمەڵێک بابەتن ئەو شۆکە ویستمان تاوتویان بکەین بابەتەکان گەلێک زۆرن و سەردانی شەرع بۆ تورکیا من زۆر لەسەری ڕناوەستم چونکە سەردانە سەرچیەکە سعودیا بوو ئیتر لە سعودیا بڕایەوە ئەوەی دیکەش کۆمەڵێک قسەیە هەمومان یەک پارچەی خاکی سووریامان دەوێت خۆ کەس دژی یەک پارچەی خاکی سووریا نیاخر وانە ئەم جۆرە بە ئەم جۆرە لێدوانانە دەدەن بەیەکەوە بەڵام لە ئەساسدا شتەکە بڕاوەتەوە ئیتر ئێستاکە سعودیا و کەندا و ناوەندە لە بۆ سووریا لە بۆ خەڵکی سووریا لە بۆ خەڵکە عەرەبەکەشی تر لە مەودووە ئەمە دەبێتە مۆدل بەڵام وەکوتم ئەمە ئەو واتایش ناگەینێ کە کاڵین تورکیا بە تەواوەتی دەیخەنە فڕێ ئەدەن و دەیخەنە زبڵدانی مێژوو ئەم جۆرەشتانە من ئەوە قەناعەتی من نییە ئەمن پێم وایە ڕۆلی تورکیا هەتا وەکو ئێستاش لە بواری سەربازیدا لە ناو ناتۆدا گرنگی خۆی هەیە هەتا وەکو ئێستاش کۆمەڵێک کێشە هەنە
ئیتر کێشەی چاینە دەبێ، کێشەی تایوان دەبێ، کێشەی کۆریا دەبێ، کێشەی ئێران دەبێ و کێشەی رووسیا و ئۆکرانیاش دەبێ و هەتاوەکو ئەو کێشانە هەبن هێزێکی سەربازی لە ناوچەکە گرنگە. بێگومان تورکیا هاوپەیمانی ناتۆ نییە، ڕاستە هاوپەیمانە و هاوپەیمانیش نییە، بەڵام ئەگەر لەو چوارچێوەیدا تەماشای بکەین خۆ دۆناڵد ترامپیش هاوپەیمانی ناتۆ نییە. دۆناڵد ترامپ هەموو ڕۆژ گوێن بە ناتۆدا، هەموو ڕۆژ ئاڵی لە ناتۆ دەکشێنەوە، ناتۆ پێویست ناکە، ناتۆ هەڵدەوەشێنەوە. ئەوەی دۆناڵد ترامپ دەڵێ بە ناتۆ ئەردۆغان نایڵێ. ئینسان دەبێت لەو چوارچێوەیدا تەماشای بابەتەکان بکە. یاڵا با درێژی نەکەم، هیوادارم بەردەوام بن لە پشتگیریکردنتان تا بەرنامەی ئایندە. کاتێکی خۆش، ڕێز و سڵاو هەر بژین.